لا گوندی گرتکم لە سنووری قەزای پشدار چەند گەنجێکی سنوورەکە ئێوارە بەربانگێکیان بۆ گوندەکانی دەوروبەری خۆیان ڕێکخستووە هەر لێرە خواردن ئامادەکراوە و بۆ زیاتر لە 600 ڕۆژەوان خواردن ئامادەکراوە و هەر لە مزگەوت لەسەر یەک سفرە هەمویان بە کۆمەڵ بەربانگ دەکەنەوە و ژەمی ئێوارە لێرەکانە بە کۆمەڵ دەخۆن بۆ زانیاری زیاتر من دەسمە لای خۆیان کاک محەممەد ئەم کاتت باش ئەگەر پێم بڵێ ئامان چییە لەم ئێوارە بەربانگی کە بەڕێستان ئامادەتان کرد. زۆر سپاس بەخێر بێن مەنای خی گەورە و میهرەبان. ئەمڕۆ دیارە بۆ شەشەمی ساڵە ئێوارە خوانێکی گەورەمان لە گوندی گرتێک ساز کردەوە بۆ گوندەکانی دەوروبەری بە ومێدی لێک نزیبوونەوەی خەڵکی گوندەکان و ئاشتەوایی و پەیوەندی کۆمەڵایەتی و گرنگدان بەو کللتورە فەرهەنگی کوردەواریەی کە لە ڕابردووە بۆ بە پێویست مازانی کام کولتورە جوانە کاڵ نەبێتەوە دێژەی هەبێت. زۆر ئەبا چەندین ساڵە ئەم چالاشیە ئایا هەر ئەم ساڵ چۆن دەڵی ئەنجامتانداوە یا ساڵان ڕابردووش بوونی هەبوو ئەوە ماوەی 6 ساڵە بەردەوامەوە ئینشاءالله هەتا گوندێکی کوردستان ما بێ و پرۆژە درێژەی دەبێ و بەردەوام دەبێت. ئامانجتان چییە مەوەست؟ ئامانجمان لێک نزیک بوونەوەی خەڵکی گوندەکانە و گەیاندنی خزمەتگوزاریە بە خەڵکی گوندەکان کە لە زۆر پراوێست کراون و پێویستە ئێمە حەز دەکەین زیاتر خزمەتی خەڵکی گوندەکان بکەین و کە خەڵکی ڕەسەنیە وڵاتە. زۆر باشە بەم چالاکیە چەند گوندتان ئەمڕۆ لێرە کۆکردەوە؟ 6 گوندەمان کۆ کردوەوە نزیکی 700 کەس و کەسایەتەکانی قەڵازێ و بتوێن و پشدەر هەمووی ئەمڕۆ لێرن و بێکەوە نانی ئێوارە دەخۆین. زۆر باشە دەست خۆش بێ سپاس مامۆستا ئیسماعیل ئەم کاتت باش ئەگەر پێم بڵێ گرنگی ئەم جۆرە کۆبوونەوەانە ئەم جۆرە ئێوارە خوانانە چییە؟ والله بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله بلا بديالا أما وكوركو بنانا زور جنجا بتابتي لزمانك كوركو نداك وسيلي رحم كم بوتوا زور بيوستك أو كورانا أو كوبنوانا ساز بكري بتابتش كلمان رمضاني بيروز ذاك في غمري صلى الله عليه وسلم دفع ميركا سيكوا خواردن بدا بكسيك بويك وافطار بكاته روجوكي بشكني أجر باداشي أو كساشي ديش دكوي كوا بوته وكاري بك روجوكي بيشكاندوي زابوي براسي أو كوركو بنانا زور زرون كوا بكريت بهوكاري ويكوا زياتر عشتي وتبايو برياتي لنا گوندەکاندا و لەناو خەڵکیدا زیندوو ببێتەوە و بەتابەتی سیلەی ڕەحم کە بەڕاستی لەو ڕۆژگاری ئەمڕۆدا زۆر کاڵ بۆتەوە ئەگەر ئێمە مەسەلەن کۆڕکۆبوونەوەیشی ئەوهامان نەبێ زۆر دەگمەن خەڵکی خزمەت دۆست و کەسبکار ئەحبابەکان چاویان بێکتی دەکەوێت. زۆر باش مامۆستا ئەمڕۆ چەند گوند لێرە کۆبوونەوە لەناو مزگەوت؟ والله ئەمڕۆ کەینێ دیارە بەسەربەرشتی دکتۆر محەممەد مامۆستای زانکۆی ڕاپەڕین لەگەڵ چەندانە برایەکی ئەمڕۆکەنی ئەو ساڵانەکە لە گوندەکانی تریشا ئەو کۆڕ و کۆبناوانان هەبووە ئەمڕۆکەنی زیاتر لە شەژانە گوندێرەکانە وجود و ئامادەییان هەیەت کە هەمویان دەعوت کراون بەنیەتی ئومێدەوەی کە زیاتر ئینشاءالله ئەو برایەتی و تەبایە زیاتر بەقەوت و بەهێز بێت بەگشتی لە منتیقەکەماندا دەڤەرەکەماندا و بەتایبەتیش لە دەوروبەری گوندەکانماندا.